بناوی خوای بەخشەندە و میهرەبان قوتابیانی بەڕێز و هێژا سڵام عەلەیکم بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی گفتوگۆی ئاکادمیک و کەسایەتی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. کەسی ئاکادمیک وەک ئینسان لانی کەمە بێت دوو بەش لە کەسایەتی خۆیان بەرچاو بکات. بەشی ئاکادمیک وەکو کەسێکە لە بواری زانیاری و زانستە بە شێوەیەکی زانستی و علمی هەنگاو هەڵەگرێت و کەسێکی ناوخۆیی وەکی کەسێکە لە کۆمەلگاتێکی خەڵکە ئەژی. لە بینی ئەم دوو کەسایەتیە پەیوەندی هەست لە دەرونی تاکەکە ئەبێ هەمیشە ئەو پەیوەندیە بەرچاو بکات و نەیڵێ پەیوەندی خۆی وەکی کەسی ئاکادمیک تەکی پەیوەندی خۆی وەک کەسێکی ناوخۆیە ببڕێت تا بتوانێت تەکی خەڵکی ئاسایی کۆمەلگاکە هەمیشە بدوێت. یەکێک لە گرنگترین خاڵەکان کە لە هەردوو لای کەسایەتیەکە ئەبێ هەمیشە بەرچاو بکرێت خاڵی ئەخلاقە. ئەخلاق عیبارەتە لەوەی کە ئەوەی بۆ خۆتت ئەوێت بۆ بەرامبەرت بێت وریای چواردەورویت و بزانی ئەو مافانەی کە تۆ هەتە پاڵدەسەکەی چ هەسی و ئەو ڕێزەی کە تۆ هەتە ئەبێ بۆ بەرامبەرەکەی چ دای بنەی تا بێڕێزی و پێشێلکردنی مافی یەکتر بە هیچ شێوەیەک دەست پێ نەکات. گرنگترین چت لەو بەشی ئەخلاقا ئینسافە. ئینساف یعنی چی؟ یعنی ئیجازە بدەی ئەوەی کە بۆ خۆتت ئەوێت بۆ بەرانبەریش بێت و ئەگەر کەسێک مافی ئەوی ڕەوا کرد تۆ بێتاقەت نەکە. چون کەسایەتی ئاکادمیک زۆرترین چتی لە نووسین و لە وتنا دەرەکەوێت ئەمڕۆ ئێمە باسی ئینساف لە وتارە ئەکەین لە کردارە ئەکەین کە ئەبێت هەر بەو شێوە حەق ئەدەی بەخۆ کاتێک بێ بۆ قسەکردن خەڵک مەجالت پێ بدەن و گوێت لێ بگرن وەکو کەسی ئاکادمیک کات بدەی بە بەرانبەر بۆ قسەکردن و مەجالی پێ بدەی کە ڕای خۆی دەربڕێ و تۆیش گوێی لێ بگریت. ئەگەر ئەمە نەکەی وەکو کەسی ئاکادمیک چەند سزا ئەخەیتە سەر کەسایەتی خۆت هەر بەدەستی خۆت. یەک گوێ نەگری بێڕێزیت کردووە و بەرانبەر تون دەبێت و ڕەنگە هەر ئەمە گفتوگۆکە لە ئینساف خارجکا و بەرەو مشاجرە و جەدەل و شەڕ هانی بدات. ئەگەر گوێ نەگریت تا قسە تەواوە بێت کاتت نابێت حاڵی بیت چون قسەی تەواو نەبوو تۆ لێ حاڵی نابیت و ئەگەر لێ حاڵی نەبیت جوای گونجاوت نابێ و ناتوانانی هەڵوێستی ڕاستەقینە و عادلانە و بەرانبەری بیت. و ئەگەر نەوێستی تا قسەکە تەواوەوێت مەجالت نابێت کاتت کەمە بۆ حازرکردنی وەڵام بۆ بەرانبەر. ئەوە نیشانەدات کەسی ئاکادمیک ئەبێ ئینسافی بێت لە وتنا زیاد نێژێت کەم نێژێت و لە گوێگرتن لە بەرانبەرا مەجالی پێ بدات لە ڕێکی خۆیان قسە بکات تا هەم حاڵی بێت هەم ڕێزی لە بەرانبەر گرتوێت و هەم کاتی بێت بۆ وەڵام حازرکردنەوە. ئینساف لە کەسایەتی ئاکادمیکە یعنی قسەکە خۆی ئەبێت دروست بێت و کێ ئەیکات زۆر گرنگ نییە. منقال مهم نییە، ماقال مهمە و وەختێکانە کەسێک قسەیەکە کات ئەگەر ئەو قسە هەر هەمان قسەس کە خۆت ئەیکەی و ئەگەر خۆت بتکردایە بە دروستت ئەزانی و دفاعت لێ کرد و پشتگیریت بۆیە کرد ئەبێ ئەگەر بەرانبەریش کردی ئەگەر ئەهلی ئینسافیت هەر بەو شێوە دڵخۆشبی پێی قبوڵی بکەی و ئەگەر دفاع و پشتگیری پێویستوێت بەبێ منەت لەو دفاع و پشتگیریە بەشداری بکەی. ئەمە ئینسافە بۆ کەسی ئاکادمیک. کەسی ئاکادمیک دوای وتووێژی ئاکادمیکی کردەوەی کۆمەڵایەتی دەست پێکات ئەبێ ئینسافی بێت لە معاملە تەکی خەڵکا کە معاملەیەکە کات ئەبێ سوودی خۆی ئەوە زۆر نەکات کە مافی خەڵک ژێر پێ بکات یا کەسی تر تووشی زەرەر بکات. کەسی ئاکادمیک ئەبێ ئەو زانیاریە لە ئینسافا بێتە ناوی ژیانی خێزانی. لە ژیانی خێزانی چیا ئینسافی بێ و عەداڵەتی بێت بەرانبەر بە ئەو کەسانەی تەکیاژین ماڵی مناڵی خزمی خێزانی و دەراوسەکانی. کەسی ئاکادمیک ئەبێ ئەو ئینسافە بێرێتە ناوی
شێوازی وانەوتنە و تەدریسکردنی تەکی تەلەبەکانیە. ئەگەر تەلەبەکانی لە خۆی مناڵترن، نەزانترن، ئاستی زانیاریان وا لە خوار، ئەگەر لە خاڵێکی چاڕاستیان خستە بەرچاو و هەڵەی مامۆستا دەرکەوت بە مرتاحی و بە خۆشحاڵیوە، ئەگەریش دەم و چاوی سوورە عەقڵێکی وازح و ڕۆشنی بێت بچواتە بەردەست تەلەبەکانی و ڕاستی لەوان وەربگرێ و هەڵەی خۆی قبوڵ کا و بۆ ڕاستکردنەوەی هەڵەی خۆی هەوڵ بدا و بۆ ئەو زانیاریە تەلەبەکەی خستوێتە بەردەستی دەستخۆشی لێ بکات. ئەگەر کەسی ئاکادمیک وانە بێ دوورە لە ئینساف و بێ ئینسافی کارێکە ڕاستیەکانی چی لێوەر نەگیرێت. تا کاتێکی تر بەخوای گەورەتە بەسم.